بەناوی خوای گەورە و میهرەبان کەس و کاری سەربەرزی شەهیدان پێشمەرگە قارەمانەکان هێزەکانی ئاسایش و پۆلیس و دژە تیرۆر و هێزەکانی ناوخۆ ئەندامان و کادران و لایەنگرانی یەکێتی جەماوەری خەڵکی کوردستان سڵاوی خۆراگری و ئەمەکداریتان لێبێت. دوای دام بە خۆداگرتنێکی زۆر لە پێناو ئاسایشی شاری سلێمانی خۆشەویست و هەرێمی کوردستان بەگشتی لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی دوای پیلانگێڕی 8 تەمموز کە بەندە هەوڵمدا لە ڕێگەی دیالۆگ و ڕێڕەوی حزبیەوە چارەسەر بکرێت، هەر لەو پێناوەشدا ئامادەیم نیشاندا بە شێوەیەکی کاتی دەسەڵاتە تەنفیزیەکانی خۆم ڕادەستی هەواڵی هاوسەرۆک بکەم بەمەرجێک لیژنەیەکی لێکۆڵینەوەی حزبی پێک بهێنرێت بۆ دەرخستنی ڕاستی و دروستی ئەو تۆمەتانەی کە لێرە و لەوێ دەخرێنە پاڵبەندە. بەڵام بەداخێکی زۆرەوە وا دیارە بەهۆی ڕێگریکردنەوە حیزبەکەم نەیتوانی و ئەو لیژنەیە پێک بهێنێت و دوای ناومێد بوونم لە مەکتەبی سیاسی حیزبەکەم بڕیارمدا کە پەنا برم بۆ بەردەم دادگای سلێمانی و داوا بکەم کە هەموو ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵم لە ڕێگەی دادگاوە یەکلایی بکرێتەوە. بەندەش دەمتوانی نەک لە ڕێگەی تۆمەت بەخشینەوە بەڵکو بە بەڵگە پەردە لەسەر زۆر کاری قێزەوەن هەڵبگرم لەسەر ئەو کەسانەی کە تۆمەت بۆ بەندە دەبەخشنەوە. بەڵام پەروەردەی من و ڕەوشتی من هەرگیز ڕێگەی پێنەداوم کارێکی لەم جۆرە بکەم. لە ئێستاشدا کە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی دژوارتری سیاسی و ئەمنی و ئابووری و کۆمەڵایەتیدا تێپەڕ دەبێت و میلەتەکەمان بەهۆی سیاسەتی هەڵەی ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتن بە حیزبەکەی خۆشمەوە کەوتونەتە ژێر بارێکی زۆر قورس. بەندە هەرگیز چاوەڕوانی ئەوم نەدەکرد ئەرکی سەرشانی میلەتەکەم گرانتر بکەین. گەر بمزانیا کێشەی میلەتەکەم و بنبڕکردنی گەندەڵی بە وازێنانی لاهوری شێخزەنجی و دوورکەوتنەوەی لە وڵات کۆتایی پێدێت ئەوە دڵنیابن بەندە دەمێک بوو ئەو کارەم ئەنجامدا بوو. بۆی دەمەوێت گەلەکەم هوشیار بکەمەوە کە ئەم پیلانگێڕەی کە لە ئارادایە زۆر مەترسیدارترە لەوەی کە باسی لێوە دەکرێت. ئێمە لەم چەند ساڵی ڕابردوو هەوڵی ئەوماندا بوو کە یەکێتی خاوەنی بڕیاری سەربەخۆی خۆی بێت و نەکەوێتە ژێر کاریگەری هیچ حیزبێکی ترەوە. لە هەمان کاتدا هێڵە نیشتیمانی و نەتەوە یەکەی یەکێتیەکەمان دەستنیشان کرد بوو. بە هیچ شێوەیەک ئامادە نەبووین بکەوینە ژێر کاریگەری پیلانگێڕیە ئیقلیمیەکان و بە هەموو هێزی خۆمان هەوڵماندا بوو کە زۆنی سەوز بپارێزین و سەروەری یاسا و ئازادی ڕاگەیاندن و ڕادەربرین و ئاسایش و ئۆقرەی و خۆشگوزەرانی بۆ خەڵکەکەی خۆمان دابین بکەین. لەو پێناوەشدا باجی زۆرماندا. ئەم پیلانگێڕیەش بەشێکە لەو باجەی کە دەبوایە بیدەین. بە ئامانجگرتنی بەندەش تەنها سەرەتای ئەو پیلانگێڕیەیە. ئەگینا چەندین کردەوەی مەترسیدارتر بە دوای خۆیدا دەهێنێت. دەمەوێت لێرەوە ئەندام و کادر و لایەنگران و کۆمەڵانی خەڵک ئاگادار بکەمەوە کە لە ئێستادا پێم ڕاگەیاندراوە کوردستان بەجێ بهێڵم بە پێچەوانەوە وا دیارە بڕیاریان داوە بە زەبری هێزی حکومی هەڵبکوتنە سەرماڵەکەم و لە کوردستان دوورم خەنەوە. هەر بۆیە بڕیارم داوە کە وەک کۆڵەگەیەک ڕوبەڕووی ئەم پیلانگێڕیە ببمەوە و تا دوا هەناسەم میلەتەکەی خۆم بەجێ نەهێڵم. هەرچی لە دەستم بێت بە پشتیوانی دڵسۆزان و ئێوەی کۆمەڵانی خەڵک ئەنجامی بدەم بۆ دەربازبوون لەم دۆخەی کە هەرێمەکەمانی تێکەوتووە، چونکە من بڕیارمدا بوو کە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بم. هەر شاد و سەربەرز و سەرفراز بن.